تاگور فەیلسوفی هیندی لەبارەی خۆشەویستیەوە دەڵێت ئامانجە خۆشەویستی و ئازار و خۆشی نییە، بەڵکو ئامانجەی خۆشەویستیە. جگە لە تاگور کەسانی دیکە هەن ئەم تێگەیشتیان بۆ خۆشەویستی هەیە و بۆی تێدەکۆشن. کوڕە هەژارێکی هیندی لە وڵاتەکەیدا چاوی بە کچێکی سویدی دەوڵەمەند دەکەوێت کە لە خانەوادەی شایەنەی سویدە و پەیوەندێکی سۆزاری لە نێوانیاندا دروست دەبێت. ئەوەی باسی دەکەین تیرۆکی فیلمێک سینەمایی بۆلیوود نییە، بەڵکو تیرۆکی ڕاستەقینەیە و ڕەنگە بکرێتە فیلم. تێیدا با دکتۆر کیمار ماهاناندیا لە هیندستان و چارلۆز شیدفۆین لە سوید دەکەین. ئەم تیرۆکە کاتێک دەست پێ دەکات کە شیدفۆین سەردانی هیندستان دەکات بۆ ئەوەی چاوی بە ماهاناندیا بکەێت کە وەک شێوەکارێک ناوی بیستۆ و کارەکانی بینیوە. ئەو شێوەکارە وێنێکی ئەو کچە دەچێشێت و وێنەکە دەبێتە هۆکاری پەیوەندیەکی خۆشەویستی، دواتریش پێکهێنانی ژیانی هاوژینی. کاتی ئەوە دێت شیدفۆین بگەڕێتەوە وڵاتەکەی، بەڵام ماهاناندیا ئامادەنیە لەگەڵیدا بچێت. ئەو دەخوازێت خوێندنی زانکۆیی تەواو بکات، هاوژینەکەی دەخوازێت هاوکاری بکات بۆ ئەوەی لە دوای تەواوکردنی خوێندن ڕوو لە سوید بکات و بەیەکەوە بژین. بەڵام ئەو تەنانەت پارەی پلیتی فڕۆکەش ڕەت دەکاتەوە وەری بگرێت. ماهاناندیا لە دوای تاواکردنی خوێندن ئەو کەلوفەلانەی هەیەی دەیفرۆشێت و پاسکی لێشی پێدەکرێت و لەوێەوە بڕیار دەدات چیرۆکی خۆشەویستی جیاواز تۆمار بکات. لە ساڵی 1970دا ئەو عاشقە هیندیە بڕیار دەدات گەشتێک لە ڕۆژ ئاوای هیندستانەوە بۆ وڵاتی سوید ئەنجام بدات، بە پاسکیلەکەی بە ئەفغانستان، ئێران، تورکیا، بولگاریا، یوگزلافیا، ئەڵمانیا و نەمسا و دەنیمارک تێپەڕ دەبێت تا دەگات بە سوید. ماهاناندیا لە ڕێگا بەدەیان جار پاسکیلەکەی لە کار دەکەوێت و چەند ڕۆژێک بەبێ خواردن دەباتە سەر و 3600 میل ڕێگا دەبڕێت. ئەو عاشقە هیندیە دەگاتە شاری گۆتنبێرگ لە وڵاتی سوید و هاوژینەکەی بە پەرۆشی و خۆشیێکی زۆرەوە پێشوازی لێ دەکات و لەوەش گرنگتر خانەوادەی کچەکە بە پرۆسەی هاوژینیان ڕازی دەبن. ماهاناندیا 37 ساڵ لەگەڵ هاوژینەکەی لە سوید ژیان بەسەر دەبات. خاوەنی 2 منداڵە لێ و ئێستا وەک شێوەکارێک درێژە بەکاری هونەری دەدات و هەردوو وڵاتی سوید و هیندستان ڕێزیان لێناوە.